ئێوارتان باش بینەران و بیسەرانی ئازیز، خۆشحاڵم ئەمڕۆژ لە خزمەتتان نابم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ و لەسەر تەوەرێکی نوێ قسە دەکەین. قسە لەسەر گۆڕان بەرەو گۆڕانکاری دەکەین، دوای ئەو گۆڕانکاریانەی بزوتنەوەی گۆڕان و خانی ڕاپەڕاندن لە ناو بزوتنەوەکە هێنایەدی و دەست لە کارکێشانەوەی خانی ڕاپەڕاندن بێگومان بەرەنجامی ئەو ئەنجامە خراپەی هەڵبژاردن و یاخود ئەو بێ ئەنجامیە بوو کە بزوتنەوەی گۆڕان لە پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هێنای و بزوتنەوەی گۆڕان بۆ یەکەم جار وەکو نەریتێکی سیاسی نوێ وەک چۆن بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوودا لە زۆر بواری دیکەدا داهێنەر بووە سەرکردایەتەکەی هەموو ئەو بارودۆخەی لە ئەستۆگرت و دەستی لە کار کێشایە. ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز عەلی کەریمی سیاسەتمەدار قسە لەسەر دۆخی بزوتنەوەی گۆڕان و ئەو گۆڕانکاریانە دەکەین کە چاوەڕان دەکرێت لەم بزوتنەوەیدا ڕوو بدات. کاگالی سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێی. من زۆر سپاسیەوە دەکەم، سڵاو بۆ هەموو بینەران و جۆگرانی بەڕێزی کێنێن، دەستخۆشیتان لێ دەکەم، پیرۆزباییتان لێ دەکەم کە لە دەورێکی دیکەدا کێنێن دووبارە کرایە. زۆر زۆر سپاس. کاگالی بێگومان بەرەنجامی ئەو دۆخی نەتایجی هەڵبژاردن بزوتنەوەی گۆڕان وەک نەریتێکی سیاسی نوێ خانەی ڕاپەڕاندنەکەی بەرپرسیارەتی ئەو دۆخەی لە ئەستۆگرت و خۆی هەڵوەشاندەوە. ئەم هەڵوێستە چۆن هەڵەسەنگێنن؟ من هەردووینە ئێوارێک کە خەبەرەکەم بیست لە تیویتێکدا دەستخۆشیێکی زۆر گەرم و قرس و قایمم لێکردن وەکو نەریتێکی شارستانی، وەکو نەریتێکی دموکراسی، وەکو نەریتێکی وڵاتانی پێشکەوتوو ئەویان کرد کە شتێکیان کرد کە لەناو کوردەواریدا باو نییە، چونکە لە کوردەواریدا ئێمە عادەتمان بۆی کردووە کە قاعید سەرۆک خەت عیبەی نییە، بێ عیبە، خەت هەڵە ناکە و هەرچی هەیە ئەوەی خوارەوە دەیکا. بەڵام دەبینی بە عەکسەوە لە وڵاتانی پێشکەوتوو کە بڕوایان بە دموکراسیە دەبینی کارێک دەکرێت لە خوارەوە پۆلیسێک لە سەر جادە کەسێکی ڕەش دەکوژێ، ڕئیسی پۆلیس ئیستقالە دەکا، یان کەسێک دەرمانێکی خراپ بەکارت دێنێت وەزیری تەندروستی ئیستقالە دەکا. من بەڕاستی دووبارە بۆ جارێکی دیکە دەستخۆشیێکی گەرم دەکەم لە هەموو ئەو هەواڵانەی کە ئەو خانەی ڕاپەڕاندن کە نەریتێکیان هێنایەوە ناو کای سیاسی کوردەوە کە بەڵێ هیچ عیب نییە، زۆریش باشە کە لە جێگایەکدا سەرکەوتوو نەبووی شکستت خوارد تۆ ئیستقالە بکەی و ڕێگا بۆ خەڵکی دیکە خۆش بکەیت کە بێن هەڵەکانی تۆ ساخکەنەوە، هەڵەکانی تۆ جوبران بکەنەوە. بەڵێ هەنگاوێکی یەکجار پێویست بوو، بەڵام کاکارم هەنگاوەکە زۆر لازم بوو، بەڵام کافی نییە. کافی نییە. باشە، من بەڕێستان بێگومان ڕۆڵێکی گەورەتان هەبوو لە ڕابردووە لەم بزوتنەوە، زۆرش نزیک بوونە لە ڕەوانشاد کاگنەوشێوان مستەفا. ئێستا چی بکرێ؟ وەکو بەڕێستەڵی کافی نییە، کەواتە ئەم بزوتنەوەیە هەنگاوی دوای ئەمە چی بێ و هەنگاوەکانی دوای ئەمە ئەبێ چی بێ بیگرێتە بەر بۆی ئەم بزوتنەوەی بێتەوە بۆ بزوتنەوە بەهێز جەماوەری کە کاتێک ڕەوانشاد نەوشێوان مستەفا مابوو با بڵێن قورسایەکی هەبوو. شک و گومانتان لەوەی نەبێت کە هەڵبژارنێکی یەکجار دانسخە بوو، دەی مانگیدا هەڵبژارنێک بوو کە بەڕێی من نەک تەنیا گۆڕان کەس تێیدا سەرکەوتوو نەبووە، کەس تێیدا سەرکەوتوو نەبووە و ئەویش ئەوە دەگەڕێتەوە سەر تووڕەیی و تۆڵەسەندنەوەی کۆمەڵانی خەڵک کە من ئەو تۆڵەسەندنەوە و تووڕەیی کۆمەڵانی خەڵکم لەلا مقدسە لەلام بەو پەڕی ڕێز و حرمەتەوە چاو لە تووڕەیی کۆمەڵانی خەڵک دەکەم و ئێمە دەبێ باوەشمان ئاوەڵە بێت و بە دڵێکی گەورەوە تووڕەیی کۆمەڵانی خەڵک وەربگرین. حەقیقەت ئەوەیە کە ئێمە نابێ ئاوە چاو لێ بکەین. ڕاستە گۆڕان تاوانی کۆمەڵێک هەڵە دەکا ئەگەر مەجال هەبێت و وردە لە باسییان دەکەم کە ئەوانە چ بوون. بەڵام ئەوەی کە من دەمەوێت ئێستا لە سەر دێڕدا بیڵم ئەویش ئەوەیە کە دەڵێ 37 خەڵک
دەنگی داوە ئەوی دیکە 60 و چەند لە سەد دەنگی نەداوە لەوەشدا دەڵە 70 لە سەد دەنگەکەی خۆی سووتان و چۆ بەشداری کرد و دەنگەکەی خۆی سووتان و زەربێکی پێداهێناوە کەوە ئابێت ئێمە ئێستا کوونێ لە ژینگەیەکدا دەژین ژینگەیەکمان لە پێشچاوە کە لە 180 کۆمەڵانی خەڵکی کورد ئامادەن بۆ ئەوەی کە پەیامی مەوەربگرن ئێمە ژینگەیەکمان لە بەردەستە لەوەکو ئەو مێزە لە پێشمان ئاوەڵەیە سفرەیەکمان لە پێش ئاوەڵەیە یعنی ئاخری دنیاە نی ئەمە ئەم شکستە نابێ ئاوەچاو دەبێت چاوی لە بکەیت کە نا بە عەکسەوە 180 میلەت ئامادەیە دووبارە گوێی لەمە بێت 180 میلەت چونکە تۆ ئێستا مەسەن دەبینی هێزێکی وەکو پارتی کە بایکۆت دەکرێت ئەو خەڵکە ناچێ بۆ دەنگدانیا زەرب لێدەدا تەنیاوتە لە قازانجی ئەم هێزانەیە کە لە جیاتی ئەندام دەروێشیان هەیە لە جیاتی دەنگدەر دەروێشیان هەیە ینی شەو بێ و ڕۆژ بێ و تۆفان بێ و بەفر بێ و باران بێ ئەو دەروێشەکەی خۆی دەچێ بۆ سەردەنگدان ئەوەی کە ئێمە وەکو هێزی دموکرات وەکو هێزی جەماوەر پشت ئەستور بە دەنگی خەڵک دەبێ ئێمە پشت ئەستور بە دەنگی خەڵک دڵی ناسکە خەڵک دەبێت بزانی شەفافێتی پێ بڵێ و بە شەفافێت قسە لەگەڵکەی کە بەرنامەی کاری تۆ چییە تۆ چ دەکەی چ ناکەی جا ئەو دەم خەڵک بەلای تۆداچێ تۆ زۆر باشی کە دەروێشت پەروەردە نەکردووە تۆ زۆر باشی کە خەڵک زۆر زوورێت عاجز دەبێت تۆ زۆر باشی کە کۆمەڵێک ئەندامت نییە کە ئەتۆ چاکبی خراپبی هەرچی بیکەی ئەو لە پژمن بدا بۆ تۆ بەڕێی من ئێستا ئێمە دەتوانین کاتە ئەگەر لێ ڕاو بگرم ئەم جۆرە لە دروستکردنی یاخود لە پەروەردەکردنی نەوەیەک ئەمە چ کاریگەریی لەسەر ئایندەی نەتەوەی کوردیش ئەبێ و دەنگدەرێک کە بە معنای کەلیمە وشیار و لەکوێیە پێویستی بووە بزوتنەوەی گۆڕان لە پاڵپشتی بزوتنەوە کە بۆ کاتێکیش زانیوێتی بزوتنەوە کە بە دڵی ئەو نییە چۆنە لە کاتێکی سووری وە بەرزەوە کردو ڕێی من ئەمە دەبێ وەکو خاڵێکی ئیجابی سەیری بکەین کە ئێمە نەوەیەکمان لە دەور لە پشتەکە تا ڕادەیەکی زۆر دەروێژ نییە ماستاوچی نییە چوزانم مرید نییە بۆیە بابین بە دڵێکی ئاوەڵەوە پێ لەسەر هەڵەکانمان دابنین ئێمە ئەو ڕۆکانە لە بزوتنەوەی گۆڕان ئێوە دەبێت بزانن و ئەم هاوڕێیانەی کە لە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان ئەوڕۆ دەور و نەخشیان هەیە دەبێت بێن ڕاستە ئیستقارەتان کردو دەستخۆشیتان لێ دەکەین هەمومان بەخێر بێن سەرسەر و سەرچاو و حەقی خۆتانە و ئێوە شکستان خواردووە لەو پەیامەی کە ڕەوانشاد و شیرەوان بەجێ هێش بۆتان کاگنیشوان بەجێ هێشتە بۆتان بەڵام بەجێتان نەهێناوە یان نوقسانیتانە بۆ هەر شتێکی پێی دەڵێن کەم کاریتان کردو هەرچێکی بووە ئەم ڕۆکانە ئێوە دەبێت بێن پێی لە دابنێ هەڵەکان لەکوێ بووە بەڕێی من گەورەترین هەڵە ئەوە بوو کە ئێوە لەگەڵ دەسەڵاتێکی بەڕاستی فاسید لەگەڵ دەسەڵاتێکی گەندەڵ چون خۆتان ئالوودەی گەندەڵی کرد چون خۆتان ئالوودەی ئەو شان لە شاندانی گەندەڵی تۆ بتەوێت نەتەوێت و بەرد دەکەوێت ئێستاوە کوی وایە کاگارام ئەمن هاتوم بڵێ کۆرۆنام هەیە وایرسێ وایرس دەڕوا تۆ نابێت لەگەڵ من نزیک بێەوە ئەمە دروست ئەوەمان کرد ئەوەی کە ئەو ڕۆکانە گۆڕان دەبێت لە پێش هەموو شتێکدا و حتا دەبوو بە ڕێی من پێش ئیستقالەی خانەی ڕاپەڕاندن کردبای ئەویش ئەوە بوو کە کۆمەڵانی خەڵک ئەوەی کە من چاودێری دەکەم ئەوەی کە من لە ناو خەڵکم متابعی ڕۆژنامە نووسان و خەڵک دەکەم خەڵک تووڕەیە لە حکوومەت خەڵک نازانێ خانەی ڕاپەڕاندن ئیشی چێ ئیشی چنیە و ئەوانە ئەوجا خانەی ڕاپەڕاندن بەرپرسی سیاری بنزین و نەوت بڵاوکردنەوە مەعاش نییە خانەی ڕاپەڕاندن ئۆرگانێکی سیاسیە حیزبێک بەڕێوە دەبات ئەوەی کە ئەو کۆمەڵانی خەڵک لێ تووڕەن ئەو تیمەیەکە لە حکوومەتە ئێمە لەگەڵ حکوومەتێکی گەندەڵ خۆمان ئالوودە کرد خۆمان پیس کرد باشترین شت ئەوەیە کە پێش هەموو شتێک ئەو پەیامە بە دۆستان بە لایەنگرانی گۆڕان بگێنن کە کاکە نا ئێمە چاکتان کرد ئێمەتان وریا کردەوە ئێمە دەست بەجێ لە حکوومەت دێنە دەرێ چیکە ئەوە قبول ناکەین کە ئەو پیسایی گەندەڵکاران و حیزبی دەسەڵاتەکان و ئێمەش بکەوێت ئەمڕۆکانە درەنگە هەتا زوویە ئەمڕۆ هەر ئەمڕۆ درەنگە کە
وەک چۆن خانەی ڕاپەڕاندن زۆر ئازایانە دەستیان لە کار کێشاوە ئەو تیمەی حکوومەتیش بە هەمویانەوە لە حکوومەت بێنە دەرێ و هەر وەکو ساڵی 2009 کە ئەو پەیامە جەماوەریە و حقیقت ئەوەیە کاگارام ئێمە وەکو حیزب نهاتینە ناو ساحەی سیاسەتی کوردیەوە ئێمە وەکو بزوتنەوەیەکی جەماوەری لە ماوەیەکی زۆر کەمی چەند مانگەدا توانیمان دەنگی ناڕزایەتی خەڵک کۆکەینەوە ئەو دەمدەڵم ساڵی 2009 و ئەو سەرکەوتنە گەورەی بەدەستێنا کە تۆ تقریبن بووی بە هێزی دووەم و سێوم لە هەمووی کوردستان و حیسابیان بۆ کردی بەڵام بەداخەوە دوای وەی کە سەرڕای ئەوەی قسە لەسەر ئەنجامی هەڵبژاردن و ساختەکارێکی یەکجار گەورە زۆریش کرا بە دڵنیایی ساختەکاری نەبایە هەر لە 2009 گۆڕان زۆرتری دەنگ دێنە بەڵام ئەمڕۆکانە حەق وایە کە ئەمە بە خۆماندا بچینەوە کاکە یەک مێژوو بە ئێمە دەڵێ کاتێک ئەتۆ لە دەسەڵات نزیکی منفور دەبی ڕقیان لێتە بێزارن لێت باشترین شت ئەوەیە کە تۆ ئەم ڕۆکانە ئەو ژینگەی 180 کۆمەڵانی خەڵک لەسەر ئەو مێزەی 120 داگیر کراوە 180کەی ئازادە بۆ تۆ بەستەرێکت لە پێشەکە تۆ دەتوانانی کەواتە شوێنی بزوتنەوەی گۆڕان و قیادەی سیاسی ئەم بزوتنەوەیە ئەو لە 180 ئەو خەڵکە مەزلومەیە یان ئەو نخبە گەندەڵەیەکەوە بەناوی حکوومەتدڵنیایی پێ دەڵم بە دڵنیایی پێ دەڵم ئەمن بەش بە حاڵی خۆم ئەو 180ە ئەو ژینگەیە کە من دەتوانم مەلەی خۆمی تێدا بکەم ئەو ژینگەیە کە من دەبێت لە سەری حساب بکەم ئەو ژینگەیە کە تۆ حساب بکە لە 180 ئەو ژینگەیە کە نەبریاری داوە تووڕەیە لە دەسەڵات دانێ ئەندام نیە دەروێژ نیە مرید نییە تۆ هیچ نەبێ لە 2 ساڵێکی دیکە کە ئینتخاباتە هەڵبژاردنە یا 4 ساڵی دیکە هەر کەتێکی بێت یا ساڵێکی دیکە ئەتۆ ئەگەر بەو نەهجە لەو 180 نزیک بێەوە بە دڵنیایی پێت دەڵم زۆر بە سادەیی دەتوانی هیچ نەبێ 125 لەو هەشتایی بەری بۆ خۆت 130 لەو هەشتایی بەری بۆ خۆت کەوابێت ئەم 180 ئەم ڕۆکانە بێزارە لە دەسەڵات بێزارە لە بێمەعاشی بێزارە لە بێنەوتی بێزارە لە گرانی بنزین بێزارە لەگەڵ درۆ بێزارە لەگەڵ نەعەدالەتی کێشەی میلەتی کورد برسێتی نییە کێشەی میلەتی کورد ئازادی نییە ڕاستە ئێمە زیندانەکانی بادینانمان پڕە لە ڕۆژنامەنووس و پڕە لە ئازادی خواست بەڵام ئەمە حقیقەت ئەوەیە کە کێشەی ئەو ڕۆی خەڵکی کورد نەعەدالەتیە نەعەدالەتەکە لەوەیدایە کە جەماعەتێک بە قەولی بازار دەڵێن بە لە زمانی خەڵکی بازارەوە فێرعۆنەکان دەژین و کۆمەڵانی خەڵک لەو پەڕی هەژاریدا دەژین لە نەخۆشیێکی سادە کە پێویستی بەوەیە تا تارانێ تا ئەردەن پسێ و بێتەوە بووە 2,000 دلار تێدا دەمێنێ و نەخۆشەکەی دەمرێ بەڵام ئەوان بۆ دان ئێشەیەک غار دەدەنە نەمسا غار دەدەنە لۆسانجلێز غار دەدەنە ئەمریکایە ئەمە نەعەدالەتیە بەڕێی من میلەت هەمیشە دایم تەحمولی برسێتی سەرما نەبوونی گرتۆ بەڵام هیچ میلەتێک تحملی و بەرگەی نەعەدالەتی ناگرێت ئەمڕۆ هەر وەکو لە ئەوڵەوە لەسەر ئەو ئەلفوبەیە کە دامەزرا کە دەبێ یاسا سەروەر بێ دەبێ نەعەدالەتی نەبێ دەبێ قەزا سەروەر بێ دەبێت دادگا بۆ هەمووان وەک بێت دەبێت ڕۆژنامەنووس ئازاد بێ دەبێت ڕۆژنامەنووس نەگیرێت دەبێت قوتی خەڵک بە عەدالەت دابەشکرێت ئەوە ئەلفوبەیەکەی بزوتنەوەی گۆڕان بوو کە لەسەری دابەزی ئەمڕۆکانە ئەمە نەماوە وەک گۆڕان کەوتۆتە ئەو بەری دەجات دەکەوە بۆ کەوتۆتە ئەو بەری ئەو پەیامە باشتر بینەوە ئەو بەری کە هاتنەوە ئەو بەری بەدڵنیایی لەو 180 ڕاستە حیزبی دەسەڵات ئەندامی خۆی هەیە دەروێشی خۆی هەیە خوێن بێ سەران بەرێ شەو بێ ڕۆژ بێ بابێت تۆفان بێ ئەو ئەندامەکەی خۆی دەچێت چونکە چاوی نوقاوە چونکە ئەو ئەگەر پرسیارە لەو بارەوە بکەم هەم جەماوەرەکەی بزوتنەوەی گۆڕان هەم کادیری سیاسی و با بڵێن ئەو هەڵسوڕێنە سیاسەکانی بزوتنەوەی گۆڕان جەماوەرەکەی گڵۆپی سوور ئەدا بە بزوتنەوەکە لەبەرەوەی لە قۆناغێکە ڕەنگە پشتی تێکریوان کەم تەرخەمی کردبێ قیادە سیاسەکەشی داوای لێبوردنەکە و دەست لە کارەکەشێتەوە بەڵام لە بەرامبەر ئێمە هێزگەلمانەیە لە وڵاتە تۆمەتبارن بە خیانەتی نیشتیمانی پرسیارن لە تەسلیمکردنەوەی نیوەی خاشی ئەم کوردستانە یعنی یەک دنیا
شتی ناشرن لە شۆڕشی چەندەیەکی ڕابردووە هەیە بەڵام تۆ بینی لە هەڵبژاردننی شەجارێکی دیکە خەڵکێک هەیە وەک ئەوی تۆ ئەڵەی کۆی لە ئاسا دیسان دەنگیان پێدن و پاڵ پشتیانەکەنی ئەم دوو جیاوازیە کامیان لە بەرژەوەندی کۆمەڵگەی کوردستانەوەی کە ئێمە لە کۆمەلگایەکی وردە بورژوازیدا دەژین وردە بورژوازی ساغ نییە لەسەر مەڕام و ڕەهەندەکانی ئەوەی کە نەخێر حتمما دەبێ وابێ حتممە وابێ یعنی ڕۆژانە لە ڕووی بەرنامەیە ئەحزابی سیاسیدا ئاڵوگۆڕ بەسەر ئەفکاریدا دێت ئەمە زۆر باشە یعنی ئەمن بەڕێی من کۆمەلگایەک کە توێژی وردە بورژوای تێدا نەبێ بوردە بورژوازیە مامۆستایە سایق تاکسێ مهەندیسە ئەتوکتورە ئەگە ئەو توێژەی تێدا نەبێت ئەو کۆمەلگایە مردووە خۆشبەختانە کۆمەلگای کوردی ئەو توێژەی تێدا زۆر زۆر بە قووەتە ئێمە دەبێت بۆ ئەو توێژە کارێ بکەین توێژی سەرمایهدار دیارە لەکوێیە ئەمە حقیقەتێکە کە ئەمڕۆکانە وردە وای لێ دێ وای لێ هاتۆ کۆمەلگای کوردی و کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەشی زۆری کە تقریبەن لە سێ تۆشکە دنیا بەو سێ تۆژە مەشهورە توێژی زەحمەت چێش و فەقیر توێژی دەوڵەمەند و سەرمایهدار و توێژی وردە بورژوا ناوەڕاست وردە وای لێ هاتۆ ئەو توێژە خەریکە لە ناو دەسێت یا ئەتۆ مۆڵتی میلیۆنێری یا فەقیر و هەژاری بۆ گەڵایەک سەوزەڵەی دەڵی بۆ گەڵایەک دەسی بۆ ئەولای دەستپان دەکەیەوە بۆی کە نەخۆشێکت هەیە نابێ ئێمە ئەوە پەرە پێ بدەین دەبێ ئێمە ئەو ڕۆکانە لە هەموو شر زیاتر پەرە بەو مەڕامانە بدەین کە لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕان لەسەری دامەزرا بزوتنەوەی گۆڕان لەسەر بنەماڵە قسەی زۆر کرد من لە بیرمە من لەو کێنێنەی جەنابتان کارم دەکرد دەمیش ئەمە زۆرمان لەسەر ئەوە دەڕۆیشتین کە تەوریسی سیاسی نابێت لە ناو کوردەواریدا باوە بێ ئێمە دەبێت بڕوامان بە مۆدێرنیتە هەبێ ئێمە دەبێت بڕوامان بە چەمکە سەرچیەکانی حیزبی سیاسی کۆڵەکەکانی حیزبی سیاسی کاگنوشیوان زۆر لەسەر ئەوە دەڕۆیشکە حیزبی سیاسی دەبێت لەسەر حتا کاگنوشیوان تا 2012 نەیکو دەبن حیزبی سیاسیم کاگنوشیوان بزوتنەوەی دروست کرد بزوتنەوەیە کە خەڵکێکی زۆری تێدا بوو زۆر جا قسەمان دەکرد دەکوی کاکە کاتێکە ئەو بزوتنەوەی زۆر گەورە بووە ڕەنگە دوو حیزبی لێ جیابێتەوە مارکسی بێ دوو حیزبی لێ جیابێتەوە ئیسلامی بێ حیزبێکی لێ جیابێتەوە لیبرال بێت ئەمڕۆکانە دروست ئەو ڕۆژەیە ئێمە دەبێت کۆمەڵانی خەڵک لەگەڵ خۆمان ئاشکەینەوە کۆمەڵانی خەڵک دەبێت ئاش بنەوە لەگەڵتان کۆمەڵانی خەڵک دەبێت بێنەوە و دووبارە ئەو بڵینگۆیەی کە میدیای گۆڕانە دەبێ ئەو پەیامە زۆر بە شەفافی بگەینێ کە بەڵێ ئەمن فەرقی سەرەکیم هەیە لەگەڵ ئەحزابی دەسەڵات ئەمن هەڵەیەکی گەورەم کردووە لەم دەسەڵاتە نزیک بوومەوە لە هیچ چوو خۆڕایی بەبێەوەی کە بەرژەوەندەکانم مسەوگەر بێ بەبێەوەی کە قازانجم کردبێت ئەمن خۆم زەرمەند کرد و ئەمن ئەوە داری ئێوەیە وێم دەکەوێت ئەو دارە دەبوو لە تەپڵی سەری ئێوە درابایە ئێستاوە تەپڵی سەری من کەوتووە ئەمن لەگەڵ ئەوە چی دیکە شڕاکت ناکەم ئەم دەسەڵاتە دەبێت بڕوخێ ئەم دەسەڵاتە دەبێت تەمبێ کرێت ئەو دەسەڵاتە دەبێتە ئاگۆڕین و ئەمن پێم سیر بوو بەڕاستی کە لە هیچ و خۆڕایی گۆڕان و خۆی کردە شەریکی ئەو دەسەڵاتی کە لە جانەڵایەدا بوو کۆمەڵانی خەڵک دەی تووڕە بوون بەڕاستی دەکرا گۆڕان هەر لەسەر ئەو نەجە بەردەوام باە و کۆمەڵانێکی خەڵکی زۆری هێنابا بۆ لای خۆی و تووڕەیی کۆمەڵانی خەڵکی کاکەمە لە هەفتەی شوبات گەیشتە ترۆپچی خۆی نازام دەبیرتانەیان نا بەڵام ئێمە ئەوەمان مران باشە بەڵام خەڵکین دەدەسەڵاتەوە خەڵک سزای بزوتنەوەی گۆڕانیدا وەکو چۆن نازێک بەسەر ئەو بزوتنەوەیکەوە هەمیشە شوێنی چاوتێ بڕینی بوو و هیوا ئاواتێکی زۆری پێبووە ئەی خەڵک چۆن پێویستە سزای دەسەڵاتداران و ئەو نخبە گەندەڵە بکات کە تاکو ئێستاش حکومڕانێکی فاسد و گەندەڵ لەم هەرێمە خەڵک ناتوانێت ئەگەر کاگنۆشیرەوانەکان و پێشان نەکەون ئەگەر ئێوە پێشان نەکەون ئەگەر ئەو میدیا ئازادەی کە ساڵی 2009 هاتە بناغەدانان و ئێستاش ئەوە ماوە ئەگەر ناڵم دە جانەڵایەدا بەڵام هیوادارم لە جانەڵایەدا نەبێت هیوادارم ئەو لە هەجە ڕادیکاڵی خۆی دەست پێ بکاتەوە و بکتێت بۆ ئەو حیزبانەی کە وەک خێڵ و وەکو ڕەشماڵ وەکو ئاغاوت مەکتەب سیاسی وەکو ڕعیەت بەکاردێنن مەکتەب سیاسی نین ئەوانە کۆمەڵێک مرید و ڕعیەتن ئاغایەک لەسەرەوە دانیشتووە و ڕەشماڵێکی داناوە و کۆمەڵێک ڕعیەت و مریدی هەیە ئێمە دەبێ ئەوە نەکەین کە ئاغا مرد کوڕەکەی دێتە سەرکار کە کوڕەکەی مردنەوەکە دێتە سەرکار ئێمە دەبێ خۆمان دوورکەینەوە
ئێمە دەبێت لە کۆلتوری بنەماڵی دەبێت دوور بینەوە دەنا هەموو ڕۆژێ خەڵکتان لێ هەڵدەپەڕێ هەموو ڕۆژە خەڵکتان لێ زیز دەبێ هەموو ڕۆژێ خەڵک کاکە خەڵک ئیمکانی نییە پرەنسیپی هەیە خەڵکی ڕۆشنبیر دەزانێت کە و دوای تەوریسی سیاسی نەکەوێت کاکە ئارام بێتە لانێکی زۆربەی خەڵک لەوە لە ئێوە تووڕە بوو دەکوجا ئەگە هەر بنەماڵەیی بێت ئەوە ماڵی بارزانانی لە مێژە بنەماڵن و ئەسیلن و لێی دەزان و ئەوەیان کردو تەجربیانەیە جا ئەگە هەر لەگەڵ دوای بنەماڵە بکەم دەچم و دوای ئەو بنەماڵەی دەکەم لە دوای بنەماڵەیەک ناکەم کە نایناسم حەقیقەت ئەوەیە ئەم قسەیە بۆ یەکێتیش زۆر ڕاستە و بۆ ئێوەش زۆر ڕاستە ئێوە دەبێ هەر ئێستا دوورکەونەوە لەوەی کە ئەمن ئەوەندەی کە بەڕێز کاگنوشیوانم ناسیەوە بە درێژایی لە ساڵی 1970ەوە مامزلالیش بە ڕەحمەت بێوا بوو کاگنوشیوانیش ئەوانە دژی ئەوە بوون کە ئەندامانی بنەماڵە بێن جێگایان بگرنەوە دایان کورد ئەندامانی بنەماڵە ئەگەر بۆ خۆیان پیاو بن ئەگەر بۆ خۆیان عورزەیان هەبێ ئەگەر بۆ خۆیان لیاقەتی ئەوان هەبێ بۆ خۆیان دێنە پێشێت بۆیە ئەو ڕۆکانە ئێوە دەبێ بێنە سەر ئوسولی سادەی ئەوەلیەی ئەحزابی سیاسی مۆدێر و ئەو کەسەی کە لایەقا ئیشی بدەنێ ئەو کەسەی کە لایەقینە دووری خەنەوە ئەوەی کە ئەتۆ حرمەتی کوڕی سەرکردە دەگری بەو معنایە نییە کە ئەتۆ ڕێگای سەرکردە دەڕۆی نا ئەمە زۆری جیاوازە کوڕی سەرکردە ڕەنگە زۆر لەگەڵ سەرکردەکە جیاواز بێ و ئەو لە دنیایەکی دیکە و ئەویش لە دنیایەکی دیکەیە بۆیە ئێوە وەرنە سەر خەتی ئەساسی خۆتان کە بزوتنەوەی گۆڕان پەیامەکەی چییە بە چ پەیامێکدا دەڕۆن پێم وابێت درەنگ نییە ئەگەر ئەوەی کە ئەرزوو دەکەم پێش هەموو شتێک داواکارێکی توندی خۆم و کۆمەڵێک خەڵکی زۆری کۆمەلگای کوردیتان پێ دەڵم ئەویش ئەوەیە کە تیمی حکوومەت بایکۆتکەن لە حکوومەت وەرنە دەرێ و وەرن خۆتان پتەچێنن بەو هەموو گەندەڵەی کە لەو 2-3 ساڵی وێتان کەوتووە شانتان ئارداوی بووە شانتان وایرسی گەندەڵی پێوەیە وەرن خۆتان پتەچێنن وەرنەوە ناو کۆمەڵانی خەڵک و دووبارە باوەش بە کۆمەڵانی خەڵکی و فەقیر و هەژارەکەی کە ساڵی 2009 دەهاتە گردەکەی کابرا بە سێتایەکەوە دەهاتە گردەکەی کابنیشوان دەکوت بابێتەوە سەلام با باوەشی پێدا بگرم ئەم غرورەی کە ئەم 2-3 ساڵەی دوای کاگنوشیوانی تووشی گۆڕان بوو ئەم غرورە و بێمنەتێ عەلی ڕۆی کوڕە دەلێی گەڕە با بڕوە کاک فڵان ڕۆی دەلێی گەڕە با بڕوە کاکە ئەو نازونوزەمان پێ ئەمە نا ئێمە لەسەر ئەوە دروست بووین کە نازونوزی خەڵکی فەقیر و هەژار خەڵکی 200 ساڵ بگرین کاتی خۆی بێمنەت مەبن کاگڕە نەوشیوانی ڕانشاد لە ژیانداما بوو لێ پێی دەڵێت ئەم بزوتنەوەیەت یاخود گۆڕانت بۆ خەڵکی فەقیر و بێدەرەتانە یان بۆ پۆست و پێدوا بوو ئەم دۆخە دروستە بێ یانێ و کاتە تۆ لەو بڕایە بووی دۆخێکی وەک ئێستا دروست بێ ئەگەر ڕێگە ڕاستەکە لێلا من دوای 2013 و دواتر بەقووەتر دوای 2017 کە بەڕاستیش ئەمن وجدانم ڕاحەتە هەم لەبەر کاگنوشیوان پاڕاومەوە هەم لەبەر ئەو قیادەی ئەو ڕۆکانە ئەو هەن ناوی باکەس نێنم بەڵام زۆربەی خانەی ڕاپەڕاندن دەزانن کە من دژی چوونەی دەسەڵات بووم ئەم پێم وابوو ئەو ڕۆژەمان بەسەر دێ بەڕاستی ینی بەڵام هەر لە وەڵامەشە پێمە بە کاگنوشیوان پێتەڵێ هاوڕەکانم زۆریان لێم کرد ئەم پێم خۆش نەبوو باسی دیالۆگێکی خۆم و کاگنوشیوان ئێوارەیەکی هاتمەوە 2013 بوو من لە دەرەوەی وڵات بوو هاتمەوە تبقی کەلعادە یەکەم شۆن کە دەچووم گردی عەلی ناجی بوو دەچوومە خزمەت کاگنوشیوانی چووم شەو درەنگ بوو شوعلەخانی ڕەحمەتی لەوێ دانیش بوو یەکێک لە کوڕکانیشی لەوێ بوو و دواتر کاگ ملازم عەری شاد شەو زۆر درەنگ بوو کوتی ئاغا عەلی چێوە ئەوە شەوەی کوتی وڵا کاگنوشیوان ئەمن ئاگام لێ لە لیست و میستەکە توانە و شیعارێکت بەرز کردوێتەوە بەرەو دەسەڵات تکات لێ دەکەم تکا وەک عەلی ئەگەر ئەوەندەم ئەرزیشەیە وەک عەلی تکات لێ دەکەم دەست لەو شیعارەی هەڵگرە کوتی بۆ ئاغا کوتم کاگنوشیوان ئێمە کاتێک بچین بەرەو دەسەڵات کە 25 کورسەکەمان کرد بێتە 35 و 40 ئەوانە بۆی کە ئێمە بریار دەربین ئێمە بتوانین سەری گەندەڵی بە کورسەکانمان پانکەینەوە ئەم پێم هاوێ زوویە تکال لێ دەکەم
4 ساڵی دیکەمان لێگەڕێ 4 ساڵی دیکە بە کێنێنێکی بە قووەتر بە ڕۆژنامە نووسی ئازادتر بە کادری بە پێستر و بە ئەوەتر ئێمە بە قەولت پێ دەدەم لە دەورەی دیکەدا ئێمە زیاتر کورسی دێنی ئەو دەم بەڵێ ئەو دەم ئەودمی مەزبورمە ئەو دەم ئەوان مەزبورن دێن داوامان لێ دەکەن کە حکوومەت دروستکەیت کوتی ئاغا عەلی بڕۆ بە هاوڕێکانت بڵێ کوتم کاک هاوڕێی چی کاکە هەرێکەی بە سیویەکەوە دێ و هەرێکە فعیلێکی پێیە و ئەو مدیر عامی دەوێ و ئەو وەزیری دەوێ و ئەو ئەندام پارلمانی دەوێ من تااقەتم شعلی جان ئاوەی هێوتم شعلی ڕەحمەتی لەوێ دانیش بە شعلە خان بەڕاستی گوتی من تااقەتم چۆ گوتم جا کاکە ئەمە خۆ بزوتنەوە گەورەی کەمە بە قولەی شاخدا تێچوین بە گشت قولەی قافا چوین ئێمە بەگەژ یەکێتی نیشتمانی و پارتی بارزە چوین تکات لێ دەکەم کاکە خۆمە بۆ 4-5 کەسی مستەفید و بەرژەوەندی خوازی ناو گۆڕان کە هاتوونە ناو گۆڕان خۆ بزوتنەوە گەورەیەمان بەرپا نەکرد کاکە تکات لێ دەکەم جا بێمەدەوە کوتی ئاغاڵی تۆ ئاگال لێ نیە من ڕۆژێ چەند سیوی دەخێنمەوە بەرحاڵ مزاجی نەبوو دوایە تووڕە بوو کوتی کاکە من حەز دەکەم بۆ خۆم بیبینم ئاوای کودانی بۆی کە لە کۆڵم بەوە عادی ئەوەمان کرد کە دیتمان دواتر باشە بەڵام هەر ئەوەندێک کە کاگنەشوان لە ژیاندا بوو بزوتنەوەی گۆڕان کە لە حکوومەتی شابوو بە ڕووسوری لێ دەرچوو ئەو بوو پەرلەمان سەرۆکی پەرلەمان کە بزوتنەوەی گۆڕان بوو تیمەکەی لە پەرلەمان بوونە ڕووسوری دەرنەچین کاگارم دەریانی کەم بەڵام نەچوونە ژێرباری کۆمەڵێک داواکاری نایاسایی دەسەڵاتدارانەوە ئەخ پشتمان قایم بوو ئەو دەمی کە سەرۆکی پارلەمان و حکوومەتیان لێ دەرکردین کاکەمە کارەسات بوو دەبوو ئێمە هەرگیز دوای کارەساتی پردێ کە سەرۆک پارلەمان و ئەنتیمەکەیان دەرکرد ئێمە دەبوو هەرگیز متمانە بەو دەسەڵاتە نەکەینەوە ئەم دەسەڵاتە جێگای متمانە نییە بڕوان پێ بکە ئەمن جارێک زۆر بەنهێنی چکە باش نەبوو کە من بە ئاشکرا بسم بۆ هەولێرێ چون کاک یەسفی سەرۆکی پارلەمان کوتیم پێم خۆشە داوەتی کاک عەلی بکەم و کاک مەزی ساڵح لەوێ مستەشار بوو ئەمە چوین بە حتا بە سیارەی خۆم نەچوون بە سیارەی وان یانی تێکەڵ سیارەکەی وان بووم کە چوین ئەمن هەرکە چووم بۆ حەوشەی پارلەمان کە چوومە لای کاک یەسف و کاک مەزی دوانەوە ماون کوڕکتم کاکەیەوە وەک چۆلەکە دەدەستی ڕاوچەکەیدان هەر لەحزەیەک هەر ساعاتێک دەتوان هەمووتان بگرن ئێوە چۆن لێرەدا کار دەکەن على كل أو جوي اختناع وجوي ترس وخوف لهمو حتى حرسكاني بردر كي بارلمان حتى تايت همو شتك دستي بدا مالي بارزاني دابو أمن شون دس من زيقا جنجي چاو دا كار دكم أمن أو دم بيم خرابو دواتريش كأو كارساتيان كر وتي مكان بوش ويا بريك دو دريان كر أما بيم سير بدو بارا لدوري دوام دا لدو 2018 أوان شون ودا الصلاة نتەنیا چوونە نێو دەسەڵات حتا هاوپەیمانیان کرد لەگەڵ بارزانی ئەمە زۆر خراپ بوو ئەم پێم وابێ هیچ بەلامانەوە سیر نەبێت هەر ڕۆژشەمبیرێک هەر سیاسێکی یەک تۆز منتەقی ئەو ڕۆبی بکاتەوە لەو کارەساتێک کە لە دەق قەوماوە و خەڵک سەزای حیزبەکانی خۆی داوە و لە هەمووان زیاتر سەزای گۆڕانی داوە پێم وابێت چاوەڕان کراوە بوو و پێم وابێ میلەت بریاری درستیدا و میلەت ئەوەی کە هەرچەند میلەت 180 لە دەرەوەی با پێتان بڵم 120 لەوێ بۆیە کەواتە بەدەر لە پرسی بەشداری حکوومەت و ئەو شان ئادایی بوونە و ئەو شان خستنە بەر گەندەڵی کەسانێک کە ئەسڵەن نەدەبوو پرۆسەیەکی تۆ نییە غێری ئەمە بەڕێستان چی پێشنارێکی دیکەتانە پێتان وایە بزوتنەوەی گۆڕان ڕێگەکانی ڕاستکردنەوەی چی دیکەیە کە پێویستە ئەم پێم وابێ هیچ ئاخری دنیایانێت شکستێکە هاتۆ زۆر حیزب کۆمی باک دەکەن دێنەوە دوا و دیسانەکانە دەست پێ دەکەنەوە ئەم پێم وابێ ئەو ڕۆکانە یەک لە هەموو شت زیاتر بێمنەت نەبین لەگەڵ ئەو گۆڕان خوازانەی کە بەڕاستە من لەسەر ئەو گۆڕان خوازانە قسەیەکەم ینی خەڵکانێکی زۆر مەسەن لە قیادەی بزوتنەوەی گۆڕان بوونە خۆیان خاوەن بڕیار و برار بەدەست بوونە لە خۆناغی جیاوازە بزوتنەوەکان جێهێشتەوە پێ دوایە لەسەر حەق بوون کاتێک بەجیانێژ وە پێویستە چۆن ئێستا ئەمانە بە شێوازر بگەڕێنەوە برایەکی سادق پێتان بڵم تا ڕادەیەکی زۆر دوای 25 کورسەکەی غرور بووین دۆزێک بێمنەت بووین بە تایبەت کە لەباری ماڵیەوە وەزع باش بوو حقیقەت ئەوەیە کە زۆر بێمنەت بووین
زۆر زۆرە من نامێ ناوی کەس بێنم ئێستا کوونی بەڵام ئێمە خەڵکی زۆر بە قابلی و بەوەچمان هەبوو لەسەر کردایەتی بزوتنەوەی گۆڕان کە بەڕاستی نازیان نەدەکرد بەڵام قسەیان هەبوو ئێمە پێم وا بوو کەوانە ناز دەکەن و با بڕۆن دەیبالێ ئەمە زۆرمان هاوالێ کرد زۆر ماوالێ کرد ئەم پێم وابێ غرور وەختی ئاوا یەکجار خراپە ئەم ڕووکانە دەبێت باوەشمان وەک ساڵی 2009 دووبارە ئاوەڵە بێت بۆ خەڵکی فەقیر بۆ فەقیر ڕۆشنبیر بۆ ڕۆژنامە نووس بۆ خژن بە تایبەت بۆ ژن بۆ پیاو بۆ کرێکار بۆ کارمەند بۆ هەمویان ئاوەڵە بێت و بە دڵێکی گەورەوە وەریان بگرینەوە و بەڕاستی بڕوامان بەوەی بێت ئەگە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکی جەماوەری ئێستا شەر ئیدامە دەدا بە بزوتنەوەیەکی جەماوەری نەک حیزبێکی ئایدۆلۆژی صرف ئەوە دەبێت ئێمە باوەشمان ئاوەڵە بێت و هەمووان بە خێراتن بکەین دوو ئەوەی کە ئەو ڕۆکانە ئێمە پێویستمان پێێتی ئەویش ئەوەیە کە کۆمەڵێک پلان و بەرنامە دابنین کە زۆربەی خەڵک بگرێتەوە ئەدەبیاتی ئەو ڕۆی گۆڕانی دوای ئەو 4-5 ساڵی ئەدەبیاتی تایبەت بەخۆی گرتووە ئەو ئەدەبیاتە من ناگرێتەوە فڵان کەس ناگرێتەوە دەبێت ئەدەبیاتێک بێکە هەموو خۆی تێدا بدۆزنەوە ئەوە نەبێ کە مەسەلەن مثلا جارێکی بێچێک لەو حیزبانێک ئەو دیوم کوکتم کاکە تۆ هێندە مەڵە منی کۆمۆنیست تۆ بڵە منی عەدالەت خواست کابرا ئاوای لێ دەکە تۆ دەڵێ منی کۆمۆنیست بەڵام کە تۆ بڵێ عەدالەت خوازم سیکۆلارم بڕوان بە بەرابەری ژن و پیاوە بڕوان بە عەدالەتە بڕوان بە سەروەری کاکە هەر ئەو ئەلفوبێیەی کە لە ساڵی 2009 کاگنۆشیرەوان ڕیزی کرد 4-5 خاڵ زیاتر نییە عەدالەتی کۆمەڵایەتی سەروەری یاسا سەروەری قەزا دادگاکان دەبێت سەر بەخۆ بن و دەستورێکی شەفاف کاکە ئەمە زۆر سادەیە دووبارە بێنن ئەوانە عومدە بکەنەوە و بەڕاستی ئەو خەڵکانەی کە هەڵپە دەکەن قەت ڕێگایان مەدەن ئەو قسەی کە دێت دەڵێ من قابیلم ئەو بزانە قابیل نییە باشە من مەبەستم ئەوەش بوو بپرسم بێگومان دوو جۆر لە خەڵک لەم بزوتنەوەیە چوونە دەرەوە خەڵکانێکیان ئەوانە بوون کە ئیستیغلالی ئەو پۆست و ئیمتیازیان کرد کە لە ڕێگەی بزوتنەوەی گۆڕانەوە وەریان گرت و بە جۆرێک لە جۆرەکان سەنگەریان گواستویان پێ خۆفرۆش ئەمە جۆرە ناشرینەکەی بوو کە لە بەرچاوی خەڵک تەنانەت لە بەرچاوی ئەو لایەنە سیاسیانشکەوە ئێستا کاریان تیا دەکەن ڕەنگە ئەوەندە مەرغوب بن بەڵام جۆرەکەی دیکە خۆتان ئاسایی خەڵکانی سەربەرز شۆڕجێر کە تاوکو ئێستاش هەر بە سەربەرزی لە خەمی بەرنامە و پرۆژە سیاسەکەی نەوشیروان مستەفا و بزوتنەوەی گۆڕانیشان چۆن پەیامەت چییە بۆ ئەمانە و پێویستە چۆن ئەمانە جارێکی دیکە بێنەوە خۆیان بەخاوەنی من کاتێک دەتوانم لەگەڵ ئەو برایانم لەگەڵ ئەو هاوڕیانم بە چاویان لە چاو ببڕم و قسە بکەم کە سیگناڵێکم لە ڕێبەری ئەو ڕێ بزوتنەوەی گۆڕاندی بێت دوێنە سیگناڵێکی باشمان دیت بەڕاستی بانەی شارینەوە ئەگە سیگناڵی دووەم ئەوە بێت کە بکاکە ئێمە ئۆپۆزیسیۆنەکەی جارانی جارێ 4 ساڵی دیکەش ئیمجا لێمان گەڕن بۆ خۆمە ئارام وەک حەڕەکەتێکی چی سەڵی دەڕۆین کاکە خۆ دنیا جارە زۆری ببەرەوە ماوە زۆری ببەرەوە ماوە ئێمە تووشی دەسەڵاتێک بوون کە دەبێت لای بین لەسەر میلەتی کورد ئەم دەسەڵاتەی کە ئەم ڕۆکانە هێژمۆنی بەسەر ئەم هەرێمەیدا هەیە هێژمۆنی نییە سەرکوتکەرانە هاتۆ خۆیدا سەپاندۆ دەبێ ئێمە زۆر بە وریایی زۆر مهندسی بیر لەوە بکەینەوە کە ئەم دەسەڵاتە چۆن دەستی لە تینتینۆکەی میلەتی کورد ناوە خەریکە دەیخنچێنێ خەریکە لە جانەڵایەدایە ئێمە وەزیفەیەکی مێژووی لەسەر شانمانە وەکو بڵین وارسانی کاگنۆشیرەوانی کە هەمووتان وارسی کاگنۆشیرەوانن دەبێت بێن ورد بیری لێ بکەنەوە ئەمن دڵنیات دەکەم کاتێک ئەم سیگناڵانە بە دوای یەکدا لە ماوەیەکی کورتی 2-3 مانگیدا لە ڕێبەری ئەو ڕۆی بزوتنەوەی گۆڕان و دەرکەوێ برێنرێت ئەو ناڕەزیانە ئەوانەی کە جەنابەت دەفەرمووی کە بە حەق بەناحەق دوورکەوتونەوە و خەڵکانی بەوەچن خەڵکانی شایستن و دەبێت دووبارە بێنەوە ناو بزوتنەوە خۆیان دێنەوە دڵنیاتان دەکەم خۆیان دێنەوە بەڵام ئەتۆ دەبێت نیشانی بدەیت ئەوڵەن گۆڕان حیزبی بنەماڵەنێت دوو حیزبی پوڵ و پارە و مادە نییە حیزبی چیرپان پڕکردن نییە حیزبی پۆست و مەقام نییە بزوتنەوەیە کە بزوتنەوەی خەڵکێ ئەو خەڵکە دێتەوە خۆ خەڵکە هار نەبووە خۆ خەڵکە بە قەوری کابرای سەرکردەی حیزبەکەی دیکە سواری کەری شەیتانی نەبووە ئەوە دێتەوە
چی دەوێت ئەم خەڵکەی کە ئەتۆ دەفەرمووی خۆی نیشان دەدا ئەو خەڵکەی هیچ شتێکی دیکەی نایە بە غەیرە خزمەت بە میلەتەکەی خۆی خزمەت بە میلەتەکەی خۆی خواخوایەتی ئەوە نیە فەقیرانە جەمێک ئەو حیزبی دەکەن دەمێک ئەو حیزبی دەکەن بە ئومێدیەوەی کە لە حیزبێکدا خزمەتی زیاتر بکەن بۆیە ئەو خەڵکانە دوورکەنەوە کە هەڵپەی دەسەڵاتیانە ئەو خەڵکانە دەسەڵات مەبەستن پۆستە دەنا دەسەڵات زۆر باشە هیوادارم لە دەورەی دیکەدا ئێوە 50 کورسی بێنن و بە تاقی تەنێ بچن بۆ دەسەڵات و بریاردەری دەسەڵات بن هەڵ پەرچەنە من قەت موافقەوەنی بکات حیزبێک ئەوەندە دەسەڵاتی زۆر بێکە بێتە دیکتاتۆر بەڵام دیسانەکانە ئێوە دەتوانن بریاردەر بن و دەتوانن ئەجندای بەرنامەکانی خۆتان بەرنە پێشێ و پیادەی بکەن ئێوە چیتان دەوێت ئێوە کۆمەلگایەکتان دەوێت کە ئەو ڕۆکانە پڕن نائەدالەتی پڕە لە زۆری پڕە لە فەقیر و دەوڵەمەندی سەیر و عەجایب یعنی ئەوەی کە کابرا مەسەلەن دەیان دەفتەر دۆلار تیارەی شخصی خەڵک لە برسان دەمرێ دەیان دەفتەر دۆلار دەدا بەوەی کە کوڕێکی نازداری عیدی میلادی بۆ بکڕێ کوڕێکی نازداری هەڵقەیەکی نامزەدی بۆ بکڕێ ئەمە زۆر عیبە بۆ ئەگەر بزوتنەوەی گۆڕان باڵێن بڕیاردەر بێ چۆن نەتوانێ بڕیاردەرێکی ڕادیکاڵی بێ ئەمڕۆکانە دەستان پێ کردوەوەی کەم تا داوت کردووە دەستان پێ کردو پیرۆزباییتان لێ دەکەم بەڕاستی دەڵم ئەمن دەزانم ئەمن چی ئەدەبیاتێکم هەیە ئەدەبیاتی من دژی گەندەڵێ ئەدەبیاتی من دژی بنەماڵەیە ئەدەبیاتی من دژی نعدا دژی ئەو سیستمەیە کە ڕۆکانە لە کوردستان ئەوەیە ئەوەی کە باش ماوەیەکی زۆر ئێوە دەگەڕێنەوە سەر ئەوەی کە باعەلیش بێ دوو قسەمان بۆ بکە ئەمە بۆ خۆی نیشانەیەکی زۆر باشە و بە دڵنیایی هەر ئەو شۆکانە کە بەرنامەکەت لەسەر ئێرە و بڵاو دەبێتەوە بەدەیان خەڵک لەناو خەڵکدا دەڵێن بەڵکو چرایەک مۆمێک ئەوە خەریکە دایسێ لە بزوتنەوەی هەر شتێکی دیکە هەبوو لەو بەتە لە کاتێکا گۆڕان بزوتنەوەی گۆڕان و ڕانشات خۆی ئەم بزوتنەوەی ڕچەشکێن بۆ لەوەی خەڵکی فێری ناکردووە بەرامبەر حزبی سیاسی و خۆشی ئەم کارتەی بەرامبەر بەرز کرایەوە و لە دوێنێەوە کە خانەی ڕاپەڕاندن دەستی لە کار کێشاوەتەوە بەرپرسی مەکۆڵێ خەڵکێکی زۆر لە گۆڕان خوازەکۆنەکان دێنەوە سەدارمانەکە بۆ دەستخۆشی ئەکەن و جارێکی دیکە ئامادەی دەرەبڕن کارکەنەوە لەگەڵ بزوتنەوەکە کەواتە ئەرکی ئەو خەڵکە گۆڕان خوازش چییە پێدوانیە کاتی ئەوەیە ئیتر ئەوانش بێنەوە خۆیان بەخاوەنی بزوتنەوە بە شەرتێک حتا دەتوانن ئەوڕۆ من هیچ کارە نیم ئەوڕۆ من دۆستێکم دەچم بۆ لای شۆ دەچم بۆ لای ئەو برایی دیکەم دەچم وەنیە هاو دەردی دەکەم داوای ئەوە دەکەم کە پێم ناخۆش بوو هەڵبژاردن وای لات بەڵام حتا دەتوانن خەڵکی متەوازع بکەنە مواجهە هەر وەکو 2009 ئەمە نەگە بمهێ لەسەر 2009 لە ڕۆژانەی 2009 لە سایتی سبەیەوە بگرێ کە یەکەم میدیامان بوو دواتر ڕۆژنامە دواتر کەیێنێن دواتر رادیۆ گۆڕان ئێمە زۆر متەوازع بووین ئێمە لەبەر پێی خەڵکدا دەمردین ئەو ڕۆکانە ئێوە ئەمە لەوەی زەرمان نەکردووە لەوەی قازانزمان کرد لە ماوەیەکی کورتی دووسێمانجیدا یەک جێ ببین بە دووەم یا سێم هێز ئەو کات کەوابێەوە تەجروبەیەکی جوانە وەرن با دووبارە بۆی بگەڕێنەوە وەرن با دووبارە بە کۆمەڵێک ڕڤیووە بە کۆمەڵێک پێداچوونەوە بەوانەوە هەڵەکانمان دەستنیشان بکەین وەشتی تازەتر بێنین و ئەو جارەکانە دووبارە تێ هەڵچینەوە و حەقیقەت ئەوەیە کە ئەو ڕۆکانە میلەتی کورد چی لە ئێوە دەوێت ئەویش ئەوەی دەوێت کە ئێوە دەبێت دژە دەسەڵات بن ئەگەر ئێوە دژە دەسەڵات نەبن دەسەڵاتدانی بۆ خۆ خەڵک شێت نەبووە دەسەڵاتەکەی بۆ گەنە دەسەڵاتەکەی درۆ دەکات ئێستا مەسە دوینە پێرێت لە بازاڕی لە ئارەمانچێکت پرسیبادە کرد بەخوا کاکە دوای ئینتخابات بنزین گران دەبێت هەرفەوری گران قسەکەی وان دەرچوو کاکە ئێستا ئەمە دەوێت بچین بۆ لای ئێکۆنۆمیستێک بچین بۆ لای پسپۆڕێکی ئابووری ئەرێ بڵین چ دەقەومێک کاکە سایەق تاکسێک دەیزانێت عربانچێک دەیزانێت کە ئەوانە تازە منەتیان تەوا بوو تازە کەرەکەی خۆیان بار کرد تا 4 ساڵی دیکە ئێوە دەبێت ئەوەی لە قاو بدەن کاکە ئەوە مسەکینێک بوو کە بۆ خۆیان ویستیان هاتن ئەنوا خەڵکیان جێلاند کاکە ئەو قسەی جێلاندنە ئیگۆڕان بوو کە دەیکوت خەڵک دەجێلێنن درۆ و دراویان هەیە وەرنەوە دیسانەکانە بڵن درۆ دراو فریومان نادا ناجێل درێنین دەبێ ئێمە وریابین نێڵین خەڵک بجێلێن ئەمە زۆر سادەیە
خەزا دەبێت سەروەت بێ دەبێت سەروەر بێ دەبێت بە توندی دیفاع لە ڕۆژنامە نووسانی بادینام بکەن هەموو شەوێ بڕیارنامەخەکان ئەوی دیکە بێنە سەرقەت و بڵێن کاکە هاوکارەکانمان لە هیچی و خۆڕایی گیراون ئەمە دەستەڵاتی دیکتاتۆری نەبێت چی دیکەیە کاکە مەترسێن ئەمن دڵنیام 180 کۆمەڵانی خەڵک ئەو قسەیە دەکا کە ئەو شەکانە ئەمن و تۆپێکەوە دەیکەن دیژی دیکتاتۆریەتن لە ئەنگری عەدالەتن ئالایەنگری ئازادی ڕۆژنامە نووسین دەیکاکەەوە زۆر سادەیە ئێوە شکر ئەو میدیاتان هەیە گردەکەتان هەیە وەرن کاکە دەست پێ بکەن و لە هەمووی زیاتر بە جۆرێک پەیامێک بە خەڵک بگەێنن جا چێ دەیگەێنێ کارم بەوەی نییە بیگەێنن کە کاکە ئێمە حیزبی بنەماڵە نین ئێمە عەزیزانی کاگنوشیوانی بۆ مەش عەزیزن وەکو هەمان منداڵەکانی خۆمان بەڵام ئێمە تەوریسی سیاسیمان لەلان نیت ئێمە بریاردەر خەڵکی بە قابیلە خەڵکێکە کە لایقە خەڵکێکە کە شایستەیە خەڵکێک نییە چونکە کوڕی فڵانە و کسی فڵانە ئێمە دەیکەینە تانزی سەری خۆمان نەخێر هیچ تانزی سەرێک بەبێ مەحتەویات بەبێ ئەوەی کە بنیەیەکێوێ بەبێ ئەوەی کە قابلی بێت ناچێتە سەران ئەم سەرەی کە تانزێکی بێقابلی دەسێتە سەر ئەم سەرە زوو دەپەڕێ کاکە دمێژوو ئەوەی بەمە دەڵێت دەبێت تانزی بچێتە سەر سەرێکی قابل دەبێت لەسەر سەرێکی قابل و شایستە دابدرێت تکاو لێ دەکەم ئەوەی فەرامۆژ مەکەن جیاوازی گەورە دەنێو میلەتی کووردا دەبێت ئەو شتانە بێت ئەدی تو چۆن جیاوازی خۆت لەگەڵ حیزبێکی بنەماڵەی بە خەڵکی دەڵێ خۆ خەڵکە تۆ دەبێت شتەکەی پێ نیشاندەی تا پێی نیشانەدەی خۆ هەموو کەسێک فڵان فەیلسوف و فڵان نووسەر و فڵان ئەدیب نییەکە لە دوورەوە کەلیمەیە قسە دەکەی لێت حاڵی بێ ئەتۆ دەبێت ئەدەبیاتێک قۆزێوەکە ببینێوەکە بە زمانی خەڵکی میلەتەکەی خۆت شارە زورە گەرمیانە قەڵاتزەیە ڕاپەڕینە بەو زمانە سادەی بۆ خەڵکی قسە بکەی و بە دڵنیایی پێی بڵێ بەو پڕی تەوازوعەوە کاکە من جیاوازم من بڕوان بە تەوریسی سیاسی نییە من بڕوان بەوەی نییە کە کوڕەکەم دوای من ئەو جارەکانە یەکشتی دیکە نابێ ئێستا من دەنێو خەڵکدام دەزانم کە خەڵک پێی وایە کە حیزب دوای گۆڕانی ئیسپاتی کرد کە حیزبی سیاسی مڵکە ئەمن زۆر نمێژە باسیەوەی دەکەم دەڵم لە میلەتی کووردا حیزبی سیاسی مڵکە حیزبی سیاسی کابرا بۆ خۆی دروست دەکا وەک چۆن ئێستا کونیە ئەو بینایە ئیزەنابتە مڵکی خۆتە تابۆی دوای وەی کە تۆ جەنابن نمایتە درێ بە کوڕەکەت وەنیە بێگومان بەڵام حیزبی سیاسی ئەی بەوای لێ بکەین ئەی بە ئێستا تۆ سەی بکە هەرە حیزبە گەورەکە مەلا مستەفا مردۆ حیزبەکەی بە کوڕەکانی گەیشتە کاک مامزەلا مردۆ حیزبەکە بە کوڕەکان گەیشتە ئەی کاکە ئەوی دیکە حیزبە سکۆلەکان حیزبیان بۆ خۆیان دروست کردووە ئەو دەم ئەو ئیمیجێک دوابێ گۆڕان لەمەشا جیاواز بێ جیاواز بێ زۆر گۆڕان ئەو فەقیرەیە کە سپەینە لەسەر گۆڕان خێن دادنێ لەسەر ئەی ئەو کوڕایە ئەی ئەو کچە هەژارەیە کە لەسەر گۆڕان چاوی خۆی چۆردەکە و ئەجەندای گۆڕان دەباتە ناو کۆمەڵانی خەڵک نەک ئەوەی کە کوڕی منە یا کوڕی تۆیە حقیقت ئەوەیە ئەمڕۆکانە دەبێت زۆر بە زمانێکی سادە ئاسانیشە بە چوار بەرنامەی وە کۆمەڵانی خەڵک لێت تێدەگەن بە چوار دانە ئەکشن بە چوار کار تۆ لەگەڵ ئەوەشی میدایەکی بەهێز هاوشێوەی میدیاکەی ڕابردوو بەڕێزیشت لە بەشێک لە خۆناغەکانە بەرپرسی میدیای گۆڕان بوویتەوە شانازیەوە کارمان لەگەڵە کردوانی پێ دوایە لە هاوشان لەگەڵ ئەمانە بزوتنەوەی گۆڕان پێویستە گەڕوتینێکی جیاوازیش جاریکە بە میدیاکە بداتەوە لە دنیای مۆدێرندا زمانی ئارپیجی نییە ئەم بە ئارپیجی بە ماڵی بارزایی ناوێرن من بە تۆپ و تانک بە یەکێتی نیشتیمانی ناوێرم ئەندامی کارگەڕی مەکتەبی سیاسی دێ دەڵێت دەنگێکیش بەرینەوە چونکە ئێمە هێزمان هەیە دەسەڵات نادەین باشە ئەوەش قسەیە ئەی چۆن میدیا چۆن گۆڕانکاری تۆ دروستەکەی لە کاتێکە حیزب لە وڵاتە بە میدیا بەجێ ناهێڵێ بە میدیا بەو دیالۆگە بەو مەسیجەی کە من تۆ دەیگەێنین شەوانە ماندوو مەبن تکاو لێ دەکەم ماندوو مەبن میلەتی ئێمە هەموو میلەتی وڵاتانی شەرق میدڵ ئیست حتا ئەوروپایش میلەت عامە میلەت فرامۆشکارە میلەت دێشەوێت چاوی لە بەرنامەی تۆ دەکا بەڵام سپێنە دەچێتەوە کار و دەردی سەری و هەزار مەشاکلی هەیە مەشغەڵی هەیە دەبێت پێی بڵێەوە ماندوو مەبە میدیا ئەمڕۆ دەورێکی سەرەکی دەجێڕێ لە
هەموو کای سیاسەکاندا. میدیا ئەم ڕۆکانە دەتوانێت ئاژی بێ، دەتوانێت دەبابە بێ، دەتوانێت تۆپ بێ، دەتوانێت حتا قومبەلەی زڕی بێت. میدیا ئەو ڕۆکانە لە دنیادا ئیسپاتی کردووە کە هەرە چەکە بە قووەتەکەیە و خۆشبەختانە میدیای مۆدێرن وای لێ هاتووە کە هەموو کەسێک مۆبایلێکی دەدەستیدا مۆبایلێک بەقەت یەک ستۆدیۆی تۆ کار دەکە. بۆیە هەموو لایەنگران هەموو ئەوانەتان تەشویق بەوە بکەن کە لەباری میدیایەوە لەگەڵ خەڵک درۆ مەکەن، بەس لەگەڵ خەڵک درۆ مەکەن، لەگەڵ خەڵک ڕاست بن، لەگەڵ خەڵک شەفاف بن و بە خەڵک ئەوەی کە ئەجەندای گۆڕانی لەسەر دروست بووە بە سووک و سادەیی بە سافی بە شەفافی پێی بگێنن و مەترسێن لەوەی کە دەسەڵات هەڵتەچێنن، مەترسێن لەوەی کە هەموو شتێکی دەسەڵات بێنە سەر مێزەکەی و بە زمانێکی سادە بڵێن ئەوەی کرد کاکە ئەستا 2 ڕۆژ نەگوزەراوە درۆکانیان سوور بووە تۆ هەموو شەوێ ئەو درۆیانیان بە چاودادەوە دڵنیاتان دەکەم لەو 1970 دەنگی نەداوە لەو 1970 کە ئەم ڕۆکانە ئامادەیە چێ مەسیجێکی جوانی پێبێ ڕووی تێ بکەن ئێوە دەتوانن ڕاوی خۆتان بکەن، ئێوە دەتوانن مەلەی خۆتان بکەن. زۆر سپاس بەڕێز عەلی کەریمی سیاسەتمەدار کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش بینەران و بیسەرانی ئازیز تا بە گەیشتنەوەیەکی دیکە خواتان لەگەڵ.